تەواوبوونی پرۆژەی پارکی دەروازەی چوارقوڕنەیە دوای 14 ساڵ، بەڵام بە شێوەی AI. لە ڕاستیدا ئێستا بەم شێوەیەیە پارکەکە. زیاتر لە 14 ساڵە 54 دۆنم زەوی لە دەروازەی چوارقوڕنە بە نیوەچەڵی جێهێڵدراوە، پرۆژەیەک کە بڕیار بوو ببێتە سیەکانی شارۆچکەکە و سێبەرێک بۆ حەسانەوەی خێزانەکان. ئێستا لانەی باڵندە و سەگی بێلانەیە. لەم ماوەیەدا 6 سەرۆک شارەوانی کورسی دەسەڵاتیان گۆڕیوە، بەڵام هیچ کامیان نەیانتوانیوە بەڵێنی تەواوکردنی ببەنە سەر. چالاگوانێکی سنوورەکەش دەڵێت دەبوو ئەم پارکە لەسەر بودجەی پترۆدۆلار تەواو بکرایە، بەڵام پارەکەیان کێشایەوە و خواردیان. لێرە مەشتەلێکی گەورەی شارەوانی هەیە کە دەتوانرێت بە ئاسانی سوودی لێ ببێنرێت و قۆناغ بە قۆناغ پارکەکە سەوز بکرێت، بەڵام کەم تەرخەمیەکی گەورە هەیە. ئەم پارکە بە حیساب بە پارەی پترۆدۆلار دەبووە پارەی بۆ خەرج کرابا و تاواکراوە، بەڵام حکوومەت یاریمی کوردستان ئەو پارەی کێشاوەتەوە خواردویەتی و لە ناو پارکەکەدا بەشێکی کراوەتە مەشتەلەکەی شارەوانی بە هەزاران نەمامی باش تێدا دەتوانرێت ئێستا شارەوانی قۆناغ بە قۆناغ ئەم پارکە سەوزکە هەر ئەم نەمامانەی ناو مەشتەلەکەی سپادە لێکرا کە تا ئێستا سپادەی لێ نەکراوە. بەڕاستی خەم ساردن بەرامبەر بە چوارقوڕنە، ئەنی مەعکوونی ناحیەیەک هیوا گەورە کەژمارەی نفوسی لە سەر و 6,000 پارکێکی گەورەی نەبێت کە گەنجان و خەڵکی پێ لایەن کەم ئێوارام چەند شوێک تێدا خەڵک بەحام داواکاری ئەوە هەیە کە سیازێکی جوانی بۆ بکرێ، ئینتیمای پێ بدرێ، سەوز بکرێ، کرێکاری چاکی بۆ دامدرێ، کارمەندی باش، سەوزایەکی جوان و بۆی خەڵکی سپادی لێبینە کاکانی خەڵی لێ ڕادەسێ بۆ ڕانیەی بۆ پارکی گشتی گەورەکەی ڕانیە وەکو دیارە. جاکە بێتەوە پارکە لێرە تەواو بکرێ، خەڵک بە مەزبوری ناسێ بۆ دێتە ئێرە لە شارەکەی خۆی دادەنیشێ. وەڵایی نزیکەی ئەمە 10-12 ساڵە لێرەم، لەوانەیە بۆ خۆم پاسەوانیشم کردبێ بۆ پارکەی لەگەڵ دووسێ خاوەن ئاژەڵ و ئەوانەش تۆڵێک دمەقاڵیشم پەیدا بووە. پارکەکە زۆر بە نیوەچڵی بەجێ ماوە. خەڵکی چوارقوڕنەش وا بزانم ئەوە تاکە پارکە کە پارکی گشتی بێ هیچی بۆ نەکراوە. سەرۆکی شارەوانی چوارقوڕنا دەڵێت وەستانی کارەکانی پارکەکە بەهۆی ئەو قەیرانەداراییەوە بووە کە بەرۆکی ناوچەکەی گرتووە، بەڵام لە پلانماندا هەیە لە ماوەیەکی نزیکدا دەرخستەیەکی نوێی بۆ دابین بکەین و دەست بە تەواوکردنی پرۆژەکە بکەینەوە. هۆکاری وەستانەکەی بەهۆی ئەو قەیرانەیەک لە دوایەکانی داراییە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتو تا ئێستا ئەو پارکە بە تاوان نەکراوی ماوەتەوە. لە پلانماندا هەیە و نووسنگەی جەنابی کاقوباد لەسەر هێڵن بۆ تاواکردنی ئەو پارکە بە شێوەیەکی مۆدرن و سەردەمیانە ئینشاڵڵا لە نزیکترین کاتدا. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا پێش ئەوەی نەمامەکانی دەروازەی چوارقوڕنا گەورە ببن و پارکەکە تەواو بکرێت نەوەیەکی دیکەش لا چاوەڕوانیدا پیر دەبێت یاخود دوجار بەڵێنە نوێکەی شارەوانی ئەم خەونە نیوەچڵە دەکاتە ڕاستی. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقوڕنا.